بەڕێزان زۆر گرنگە کە ئێمە شتێ باش بکەین لە قۆناغی ئامادەکردنی کەناری بۆ جووتکردن کە 4 هەفتە بۆ 3 هەفتە وکوتمان پێش ئەوەی کە مێکە یەکەم هێلکە بکات ئەبێت دەرمانێکەیە کە پێ ئەڵێن تایلۆسین پێی ئەوترێت تایلۆسین کە تۆزە ئەبێ لە ڕێگەی ئاوە بۆ ماوەی 5 ڕۆژ بین بە مێکان تەنها بە مێکان بۆ ئەوەی نەخۆشیەکەیە کە پێڵن نەخۆشی خاڵی ڕەش و زۆر نەخۆشی کە هەیە کە ئەگەر لە مێکا هەبێ بۆ ئەوەی نەگوێزێتەوە بۆ بێچۆکان ئەبێ بیان نەیتێ و ئەوەشمان لە بابەتێکا باس کردووە لەوە پێش ئێستا باسی قۆناغی جووتکردنەکەین بەڕێزانم یەک شتەیە کە ئێمە ئەبێ بیزانین کە زۆر گرنگە وەکو وتمان ئەوەیە کە کەناری ئەبێت بەلایەنی زۆرەوە 3 جار زیاتر جووت نەکرێت لە هەموو ساڵێکدا یاخۆ وەرزێکدا لەوە زیاتر ببێ کە بوو بە 4 جار ئێمە بەحسابی ئەوە بکەین کە بوو بە 4 جار ئەو کەناریە بە تایبەتی مێکان ئەنجا نێرەکانیش لە وەرزی داهاتوە کێشەیان زۆر ئەبێت مێ ئەگەر چکە کەناری مێ لە ژیانە ئەتوانێت 36 بۆ 40 ئەوەنە هێلکەیە بە تاکیدی بیرم نییە ئێستا ئەتوانێت ئەوەنە هێلکەدانێت کە تۆ ئەگەر بێت و لە ساڵێکە 5 جار جووتیکەی 5 جار 4 5 جار 5 واتەوەی تۆ وایە بۆ 2 ساڵ ئەو تێرە و جووت کردبێت ئەو مێە لە کاتی جووتکردنە تووشی زۆر کێشە ئەبێت بە تایبەتی لە ساڵی داهاتووە وە گوتمان ئەگەر کەناری لە ساڵێکە 2 جار بۆ 3 جار زۆرترین جووتکردن بکرێت یعنی 3 جار زیاتر جووتی نەکەی ئەتوانی بۆ 4 ساڵ بۆ 5 ساڵ چمێ بێ و چنێت کە تۆ ئیسفادەی لێ بکەیت و زۆر بە شێوەیەکی ئاسایی 4 بۆ 5 هێلکە ئەکات و ئێستا من خۆم مێم هەیە تەمەنی لە ساڵی 2007 یعنی تا ئێستاوە تا حالیان 4 هێلکەی لە ژێرایە بەبێ هیچ کێشەیەک ئەبێ ئەوە بیزانین کە لە 2 جار بۆ 3 جار زیاتر جووت نەکرێت دوای ئەوەی کە مێکان هێلانەیان چنی دەستیان کرد بە هێلانە چنین کە یەکەم جاریان بێت کە هێلکە ئەکەن لەو وەرزەیە نێرەکانی قسەرەکەین لایەن چکە لە ماوەی 3 بۆ 5 ڕۆژ ئەو میانە هێلکە ئەکەین بۆ ئەوەی بتوانن نێرەکان زۆرترین هێلکە تەلقیحکەن و لەو ڕۆژەش کە هێلکە لە هێلکەدان یەتە خوارەوە کە 3 ڕۆژی پێ ئەچێت تاوەکو توێکەڵ دروستەکاو تاوەکو ئەوە ئەبێت 3 ڕۆژ ئەگەر کە هێلکە هاتە خوارەوە ئەگەر نێرەکە مێکە تەلقیح بکات بۆ 72 سەعات بڵین ئەو سپێرمی پێڵن کە ئەتوانێت تۆکان هێلکە تەلقیح بکا و زۆرترین هێلکە تەلقیح ئەبێت و لە کاتی جووتکردنا ئێمە ئەبێت زیاتر تەرکیز خینە سەر کۆمەڵی خواردن نەک بە تەنها هێلکە چکە هێلکەی کوڵاو بە تەنها ئەگەر زۆر بیەی بە کەناری زۆر کێشە بۆ بێچوانە دروست دەکات خۆی ڕاستە لە ماوەی 3-4 ڕۆژی یەکەمە بێچووی کەناری پێویستی بە زۆرترین پرۆتین هەیە بەڵام زۆردانی هێلکە بە کەناری لە دوای 4-5 ڕۆژەوە کێشەی بۆ دروست دەکات تووشی قەبزی ئەکات بێچۆکان تووشی قەبزی ئەکات نێرومێکە لەوانەیە چەور ببن بە تایبەتی نێرەکە لە زۆربەی هێلکەکانی بڵین جووتکردنی دوای ئەوە هێلکەکردنی دووەم جاری مێکە سێم جاری زۆربەی هێلکەکان تەلقیح نابێت لەبەرەوە ئەبێت ئێمە لە هەموو کاتێ زیاتر لەم قۆناغەیە خواردنی ینی خواردنێ بین بە کەنارەکان کە نە تووشی چەوری ببن نە تووشی زەعیفی ببن و لە 3 تا 4 تا 5 ڕۆژیش هاتنی بێچۆکان نابێت سەوزە و هیچ میوەیە بین بە کەنارەکان چکە سەوزە و میوە کە یانەی تێ ئەو بێچوانە تووشی سکچوون ئەکات و ئەوە ژوای لێکا کە بڵین پیسایەکەیان زۆر شلەتێن بێ وەک ئەزانی لەو کاتدا بێچۆکان ناتوانن خۆیان کە بڵین کۆمیان بەرز بکەنەوە و پیسایەکان فڕێبەنە دەرەوەی هێلانەکە دایکەکە ئەو پیسایە هەڵەگرێت کە 2-3 ڕۆژیشە هەر ئەیخوا دایکەکەی چکە پرۆتینی زۆرە لەبەرەوە ئەبێت تاوەکو 4-5 ڕۆژ هەوڵ بین سەوزە و میوە نین بە کەناری بێچووی کەناری لەبەرەوەی بۆی تووشی سکچوون نەبن و زۆر پێدانی هێلکەش کە ئەبێتە هۆی ئەوەی کە بێچۆکان تووشی قەبزی ببن
هۆی قەبزی چیە؟ هۆی ئەوەیە کە تۆ خواردنێکی ناڕێک و پێشی هەیە لەبەر ئەوە چەند جۆر خواردنێک هەیە کە لە بابەتێکی کە باسم کردووە کە ئەبێ بین بە کەناری کە پێی ئەڵێن لای خۆمان پسکیت یاخود تۆوی چەکەرەکراو بە تایبەتی تۆوی چەکەرەکراو بۆ بێچوو زۆر گرنگە کە لەو قۆناغەدا تەوازن ئایا بە ڕیخۆڵە و بە کۆئەندامی هەرزی بڵین کەناریەکان و ئەبێت ئەوەشمان بیر نەچێت هەموو کاتێک پێش ئەوەی گڵۆب بژێنیتەوە لە کەنارەکانت کاتێکە بێچویان ئەبێت سەیری بێچۆکام کە یەکە بە یەکە ئایا بزانی خواردنی تەواوەتی لە چیکەڵانیان هەیە یان نا ئەگەر خواردنی تەواوەتی نەبوو لە چیکەڵانیانە ئەبێت خۆت خواردنیان بیتێ بۆی ئەو کەناری ئەو بێچوانە کە نووسن 7 سەعاتە 6 سەعاتە 8 سەعاتە خواردنی تەواوەتی لە چیکەڵانەیان نابێت بۆ ئەوەی نەخۆش نەکەون بۆ ئەوەی لاواز نەبن کە ئەمە زۆر گرنگە ئێمە ئەبێ ئەوە بکەین پێش ئەوەی گڵۆب بکوژێنینەوە خواردن بین بە بێچۆکان و بەردەوام ئەبێ سەیری هێلکەکان بکەین ئەبێ سەیری بێچۆکان بکەین و نابێت لەوە بترسین کە بڵێن ئەگەر بێت و دەست بین لە هێلکەوە یا لە بێچۆی تر ئەو نێرومەیە ناچنەوە بەلای کەنارەکانە وەک گوتمان ئەگەر کەناری مێ دەبۆ 11 مانگی تەواو کرد لە تەمەنی بە هیچ شێوەیەک نە هێلکە بەجێ ئەهێڵێت حاڵەت هەیە کە بەجێ هێڵێ ئەوە نەخۆشیە یا هەندێکیکەن ئێمە بە شێوەیەکی گشتی سەیرەکەین میەکان 4 بۆ 5 هێلکە تەنانەت هەندێک جار 6 هێلکەش ئەکەن نێرەکان زۆربەی بێچۆکان هێلکەکان تەرقیح ئەکەن نێرومەکە زۆر بەباشی 4 بۆ 5 بێچوو بەخێو ئەکەن یاین تۆ بە 3 جار جووتکردن ئەتوانی بە شێوەیەکی زانستی و دروستی ئەوە نەبێچوو بگری کە 5 جار بۆ 6 جار جووتی ئەگەی هەر جاری بێچوویەک یا دوو بێچوو یا سێ بێچووی لێ بگری جاران من کە ئەچوومە لای ئەوانی ئەڵمانەکان کە کەناری بەخێوەکەن سیرمەکرد 5 بێچوو لە هێلانەیە کابوو زۆر سیر بوو بەلامەوە ئەوە چۆن وا ئەبێت هەتاوەکو منیش لێرە فێر بووم کە ئەبێت لە ساڵێکە جارێ بۆ 2 جار و لە کاتی خۆیە کە پشووی تەواوەتی هەبوو کەناری کە کاتی ئامادەکردنی خۆی وەرگر کەناری کە خواردنی تەواوەتی هەبوو کە هەموو شتێکی بۆ دابین کرد لەوەی کە باسمان کرد زۆر بە شێوەیەکی سادە و ئاسایی ئەو کەناریانە ئەچنە قۆناغی جووتبوونەوە و لە قۆناغی جووتبوون زۆرترین بێچوو زۆرترین کەمترین مردن کەمترین هێلکە پیسی کەمترین کێشەی کردکە و بۆ دروست دەبێت لەو قۆناغەیە و هەتاوەکو ئەو نێرومەیە کە لە سەر و سێ جووتکردنەوەی 3 جار جووتکردنەوە وردەی تر میەکان توانای هێلکە بەخێوکردنیان نابێت توانای هێلکە زۆرکردنیان نابێت کێشەیان زیاتر ئەبێت لەو قۆناغەدا لەبەر ئەوە ئەبێت ئاگامان لەوە بێ و دووبارەی ئەەکەمەوە کە لە 2 جار بۆ 3 جار زیاتر کەناری جووت نەکەین بۆ ئەوەی توانین زۆرترین ساڵ بتوانین ئەو کەناریانە جووت بکەین و زۆرترین بێچوو لە کەمترین جووتکردنە دەستمان بکەوێت.